سەبارەت بە کتێبێک قسە بکەین کە لە 4 بەرگ پێکاتوە جا لەسەر ئەرکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کتێبی ئەنتۆلۆجیای چیرۆکنووسانی هەولێر چاپکراوە و لە ڕێوڕسمێکیشە کتێبەکە ناسێنرا. هەر سەبارەت بەم بابەتە لەبێت کە بزانی ئەو کتێبە 4 بەرگیە، ناوەڕۆکەکەی لە چی پێکاتوە، مەبەست لێی چییە. میوانمان سابر ڕەشید نووسەری کتێبی ئەنتۆلۆجیای چیرۆکنووسانی هەولێر میوانە لەگەڵمانە. مامۆستا سابر ڕەشید نووسەری کتێبی ئەنتۆلۆجیا زۆر بەخێر بێ، خۆشحاڵین بەم بەیانیە لەگەڵمانی. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین ناوەڕۆکی کتێبەکە چی لە خۆ گرتووە. سوپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتەکە بتوانم بۆم بەیانیە لەگەڵ خوێنەرە ئازیزەکان بتوانین باسی ژانرێکی گرنگ بکەین لە ئەدەبی کوردی کە ئەویش چیرۆکە. بێگومان چیرۆک یەک لەو ژانرە گرنگانەیە لە ئەدەبی کوردی، شان بەشانی هەموو ژانرەکان کەکە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ئەدەبیاتی بەرگریشدا. چیرۆک توانیوێتی وەکو ئەدەبیاتێکی گرنگ برەو بە بەرگری ئینسانی کورد بدا و تۆمارەکانی خۆی کردووە لەو بوارانەدا. بۆیە گرنگی چیرۆک بایەخەکەی ئێزگار زۆرە. ئەمەن لەو دەرفەتەدا نامانەوێ باسی بایەخ و گرنگی چیرۆک بکەین. ئەوڕۆ باسی ئەو ئەنتۆلۆجیای چیرۆکنووسانی هەولێر دەکەین کە لە 4 بەرگ پێک هاتووە. پێشکەشی خوێنەرانمان کردووە، پێشکەشی کتێبخانەی کوردیمان کردووە، پێشکەشی کتێبخانەی چیرۆکی کوردیمان کردووە بۆ ئەوەی ببتە سەرچاوەیەک بۆ توێژەر و قوتابیان و ئەوانەی کە لە دواڕۆژدا دەیانەوێت لە چیرۆکی کوردی بکۆڵنەوە لە هەموو بوارەکاندا ببتە سەرچاوەیەکی گرنگ بۆ ئەم ژانرە. باشە مامۆستا، ئەم کتێبە 4 بەرگیە گوڵبژێرێکی کۆمەڵێ چیرۆکە لەسەر چه ئەساسێک ئەو چیرۆکانەتان هەڵبژاردۆ لە 4 بەرگ کۆتان کردوونەتەوە. بێگومان ئەوە کارێکە دەتوانم بڵێم قۆناغێکە یان هەنگاوێکە بەرەو نووسینەوەی ئەنتۆلۆجیای چیرۆکنووسانی هەموو کوردستان کە خۆشبەختانە یعنی ئەمن لەو هەنگاوی یەکەمەوە دەستم پێ کرد بۆ چیرۆکنووسانی هەولێرم کرد. پێشتریش لەسەر چیرۆکنووسەکانی شارەکانی تری کوردستانیش ئیشم کردووە، وەکو ئەنسیکلۆپیدای لەتیف حامیدم کردووە، سەدرەدین عارفم کردووە، لەسەر ئیحسان مستەفای هەولێرم کردووە، لێکۆڵینۆم لەسەر زۆر چیرۆکنووسان گرنگەکانی هەموو شارەکانی کوردستان کردووە. بێگومان زهن و ڕوانینی من بۆ هەموو کوردستانە، بەڵام ئەمن لێرە ئەوڕۆ ئەو ئەنتۆلۆجیای چیرۆکنووسانی هەولێر کە ئیشم لێ کردووە لەو 4 بەرگە دەمەوێ وەکو قۆناغێک بێ یان هەنگاوی یەکەم بی بەرەو نووسینەوەی ئەنسیکلۆپیدیایەکی گرنگ بۆ چیرۆکنووسانی هەموو کوردستان. ئەوەش بووبتە سەرچاوەیەک لە کتێبخانەی کوردی کە توێژەرانی ئێمە یان قوتابیانی ئێمە کە پێشتر بە دوای سەرچاوەدا دەگەڕان نەیان دەدۆزیەوە یان نەیان زانیوە چییە. زیاتریش ئیشەکەی من بۆ ئەوە بوو بمەوێ یعنی ویستم شتێک بکەم ئەو چیرۆکنووسانێک کە لەبیر کراون بیهێنمەوە ناو لە خانەی لەبیر چوونەوە بیان هێنمەوە ناو تۆمار و لە تەپ و تۆزی لەبیر چوونەوە دایان بماڵ بوو بیان هێنمەوە گۆڕەپانە. مامۆستا سابیر چەند گەڕاویتە تۆ بۆ مێژوو؟ ینی شارێکی گەورەی وەکو هەولێر مێژووەکی دێرینی هەیە خۆمان دەزانین. چەند گەڕاویتە تۆ بۆ مێژوو بۆ گەڕانە بۆ ئەو چیرۆکنووسانەی کە با بڵێن بەر لە سەدەیەک هەبووە، پشتت بەچی سەرچاوەیەک بەستووە؟ ئەمن بێگومان هەمیشە بۆ نووسین و توێژینەوەکانی خۆم بەردەوام بە دوای سەرچاوە و کتێب و ڕۆژنامە کۆنەکاندا دەگەڕێم. بۆ ئەو ئیشەش هەروام کردووە، یعنی بەڵام خۆی مێژووی چیرۆکی کوردی ئەوەندە زۆر لە مێژ نییە. یعنی تۆماری مێژووی چیرۆکی کوردی هەموو کوردستان یەکەم تۆمارمان کە چیرۆکی کوردی هەمان بێ ساڵی 1913 کە لە ڕۆژنامەی لە گۆڤاری ڕۆژی کورددا بڵاوبوویتەوە چیرۆکی فواد تەمۆ کە باز دەکرێت ئەوە بە یەکەم تۆماری چیرۆکی کوردی. مامۆستا ئەوە لە ناوم کتێبەیە هەیە؟ نەخێر، ئەوە چکە ئەویان چیرۆکی کوردی گشتیە یعنی هەموو کوردستان. بەڵام ئەوەی منیش یعنی تۆمارێکە بۆ چیرۆکنووسانی هەولێر، یعنی دەتوانین بڵێن ئەگەر بە شێوەیەکی دریش تەماشای بکەین دەتوانین بڵێن مێژوویەکە بۆ نووسینەوەی چیرۆکی کوردی لە هەولێر. ئەوەش
هەنگاوێکە بۆ دروستکردنی سەرجەم مێژووی چیرۆکی کوردی لە هەموو شارەکانی کوردستان بێگومان ئەمن بۆ هەولێر یعنی لە ڕۆژنامە کۆنەکان زۆر گەڕاوم دەبی بگەڕێنەوە کە یەکەم تۆمارمان ساڵی بیستەکانە کە یەکەم چیرۆکنووسی ئێمە بێگومان لە ساڵی بیستەکان و سیەکان چیرۆکی نووسە حوسێن حزنی موکریانی باشە ماوسە چەندێ بۆچی گرنگە و یاخود چەندێک گرنگە کە چیرۆکنووسەکان لە ناو کتێبێکی ئاوها کۆ بکرێتەوە تەمەنیان چیان نووسیوە کتێبەکانیان بۆچی گرنگە ئەوە لەبەرچی گرنگە لەبەر ئەوەی ئێستا ئێمە لە بەڕاستی بەداخەوە ئەرشیفی نیشتیمانیمان نییە یان ئەرشیفێکی گرنگمان نییە بۆ توێژەران بتوانین بە هەموو کەیفی خۆیان یان بە هەموو توانایەکەوە یان ئەوەی کە بتوانین هەبێ دەستەبەری بکەین مەسەلەن ئەوە بڵێن ئەتو لە یەک شارە ئەو هەموو ئەرشیفە نییە ئەرشیفەکانمان ئەوەی هەیە هەمووی لە کتێبخانە تایبەتیەکاندا پاراستراون تا کتێبخانە گشتەکانمان ئەو ئەرشیفە دەوڵەمەندیان نییە لەبەر ئەرشیفی نیشتیمانیمان نییە اینجا ئەمن کە ئەوەی کۆم کردیتەوە دەتوانم بڵێم یعنی ڕزگارکردنی ئەو چیرۆک نووسانەیە لە بیرچوونەوە لەبەر ئەوەی مەسەلەن زۆر چیرۆک نووسی ئەومان هەیە لەبیر کراون ئەمن ئەوە کە هێنایتمەوە لێرە باسم کردووە دەیهێنمەوە ناو گۆڕەپانەکە بە خوێنەرانی دەڵێم ئەوانش هەن ئەوەی کە زۆر گرنگیشە مەسەلەن لە قۆناغەکانی چیرۆکی کوردی کە زۆر کەس لای لێ نەکردیتەوە لەو کتێبانە لەو چوار بەرگەدا من ئیشم لێ کردووە و زۆریش پێوە ماندوی بووم ئەدەبیاتی چیرۆکی کوردیە لە شاخ ینی ئەدەبیاتی پێشمەرگە لە شاخ کە ئەوە هەموو کەسێک نەیتوانی خۆی لێ بدا لەبەرچی لەبەر چەند هۆیە یەکەشان هۆیەکەی ئەوە بووە ئەو گۆڤار و ڕۆژنامانە کە لە شاخ بووە باری کورد هەمیشە لەسەر پشتی وڵاغ بووە ینی هەر دەربەدەر بووە نەیتوانی و ئەرشیفی خۆی بپارێزی ئێستا ئەمە بەدوو ئەو گۆڤار و ڕۆژنامانە بگەڕێن زۆر گۆڤار و ڕۆژنامانە نەماون تەپوتۆزی لێ نیشتووە نەماون یعنی دەبی بە دوایان بگەڕین لە کتێبخانە تایبەتەکان دەری بێنین ئەوجا ئەوە من بە هۆی ئیشکردنم لەو بوارەدا بە پەیوەندیم بە برادەرانەوە توانیتم ئەو شتانە بگەڕێم دوو کە ئەوەی کە جێگای داخە زۆر توێژەر خۆیان لەو بوارە نەداوە لەبەرچی لەبەر ئەوەی چونکە ئەدەبیاتی پێشمەرگە لە شاخ زۆربیان کە ئەوەی لە شار چیرۆکیان نووسیوە بڵاویان کردوتەوە بە ناوی خوازرا و شتەکانی خۆیان بڵاو کردوتەوە جاتۆ وەرە ئەو هەموو گۆڤار و ئەرشیفانە لە نەبوون بگەڕێکە نییە بەدەستی بێنەوە ئەو تۆماری خۆت بێهێنەوە بینەوە بۆ خوێنەر و پێی بڵێ کاکە ئەدەبیاتێکی گرنگیش هەیە کە ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتی بەرگری بووە یعنی ئەگەر توێژەرێک بێتن ئەدەبیاتی بەرگری کورد بنووسیتەوە دەبی لەو چیرۆکانەوە دەست پێ بکە بەڕاستی چونکە ئەمە تۆماری بەرگریمان هەیە تۆماری ئەنفالمان هەیە ئێمە ئەو لە شار چیرۆک نووسەکانمان بە ڕاستەوخۆ نەوێراون نەیانتوانیوە ڕەمزیان بۆ داناوە هێمایان بۆ دانەوە کە باسی ئەدەبیاتی بەرگریان کردی یان باسی ئەدەبیاتی ئەنفالیان کردیە بەڵام ئەوانەی لە شاخ بوو نەتوانیویانە ئەگەرچی هەندێکیان بە ناوی خۆیان نووسیویانە ئەوە کەمێکیانە کە لە شاخ بوونە زۆر بەشیان ئەوانی ترکە لە شار بوونە لە ئەدەبیاتی پێشمەرگە لە شاخ شتیان نووسە بە ناوی خوازرا نووسیویانە جاتۆ وەرە ئەو ناوە خوازراوانە بۆ خوێنەر کەشفکە اینجا بۆ دەردەکەوێت کە ئەو برادەرانە لە چیت بوارێکە چیرۆ چکە زۆر ناوی واش هەبووە کە لێرە من ئاشکرام کردووە یعنی بەڕاستی وەکو مفاجئەیەک بووە ینی دوایە کە دیار کەوتووە مەسەلەن هەر بۆ نمونە یعنی لە کاتەکەشتان دەگرم بەڵام لە ئەدەبیاتی پێشمەرگە دەمێ بایەخەکەی ئەوەی بزانم بڵێم ئەگەر یعنی من لەو چیرۆکانە لەو ئەنتۆلۆجیایە دۆزیومەتەوە بۆ خوێنەر مەسەلەن چێ دەیزانی کاف ڕێبواری هێڵدایە چیرۆکی هەیە چێ دەزانی باوکی گۆران مامۆستا سعدی ڕەحمەتیە کە چیرۆک نووسە چێ دەیزانی مەسەلەن مامۆستا فەلەکەدین لە شاخ ئەدەبیاتی بەرگری باسی ڕۆمانی کوردی کردیە چێ دەیزانی زۆر نووسەری تریشمان هەیە بزرە یعنی ئەوانە دەبی بێنەوە ناو مامۆستا ساویر دەمەوێت لەم قسانەی جەنابەت پرسیارێک دروست بکەم بۆ پێی چوار بەرگی ئەم کتێبەت بڵاو کردوتەوە زۆر بەوردی شارەزایت لە چیرۆکنووسان و لە چیرۆک لە هەولێر هەیە باش لە توانە و سەلیقەیان تێدەگەی یعنی ئەگەر تۆ وەکو خوێنەر وەکو نووسەرێک خوێندنەوەیەک بکەی بۆ ئەم نووسەرانەی کە ئێستا هەن لە گۆڕەپانەکە چیرۆک نووسانە لەگەڵ ئەم چیرۆک نووسانەی کە لە ڕابردوو هەبوون کامەیان با بڵێن سەلیقەیان توانایان هێزیان باشتر و
بە چێشترە بۆ خوێنەر بێگومان ئەمە لە قۆناغەکانی چیرۆکی کوردیدا یعنی چیرۆکی کوردی هەنگاو بە هەنگاو قۆناغی بەرەو پێشەوە ناوە لە یەک ئاس نەبووە ئەگەر تەماشای سەرەتاکانی چیرۆکی کوردی بکەیت دەبینی شێوە حکایەت خوانێکی پێوە دیارە یعنی شێوە ساکاریەکەی پێوە دیارە دەتوانین بڵێن هەتا ساڵی هەفتایەکانیش ئەگەرچی هەندێک هەنگاوی نوێخوازی لە کۆتایی شێستەکانە هەیە من لێرە لە لێکۆڵی نوێ خۆم باسم کردووە لە ساڵی سلەکان ئیحسان مستەفامان هەیە کە پێشەنجی نوێخوازی چیرۆکی کوردیە بەڵام ئەوە بەس نییە بۆ ئەوەی کە چیرۆکی کوردی هەنگاوی سستی ناوە دوای ئەوە قۆناغ بە قۆناغ پێش کەوتووە ئەو جا هەر قۆناغێکە و لە هەر هەنگاوێکدا بێگومان تام و بۆنی خۆی لێدێ و دەبی ئەتوو بە پێوەری زەمەنی خۆی یان کاتی خۆی حسابی بۆ بکەی مەسەلەن ئێستا ئێمە توێژەرێک دێتن لە چیرۆکی کوردی دەکۆڵیتەوە دێ باسی حسێن حزنی موکریانی دەکات لە بیستەکان یان سیەکان سیرۆکی نووسێ یان مەسەلەن زۆر لەو چیرۆک نووسانی لە سیەکان چلەکان کە باز دەکەی هەتا ئەوانی پەنجاکان و شێستەکانیش بەدواوە ئەتوو نابی لەگەڵ ئاستی پێشکەوتووی ئێستا بەراورد بکرێ یعنی لەبەر ئەوەی ئەو کاتە بارودۆخی کوردوا بووە یعنی ئاستی ڕۆشنبیری کوردیش لەو ئاستە نەبووە یعنی لە ئاستێکی چیرۆک نووسەکان لە ئاستێکی سەرەتایی بووە باشە بەڵام وردە پێش کەوتووە باشە مامۆستا ئێستا ئەم کتێبە بۆیە چاپکراوەکە لەگە ئەو سەردەمە لەگەڵ ئەم سەردەمەیە تێکەڵکێشێک یەکتری بکرێت نووسەرەکان بە نووسەرانی پێش خۆیان ئاشنا بن و ئەم نووسەرانش کە ئێستا هەن زیاتر بزانن پێشتر چ جۆرە چیرۆکێک نووسراوە یاخود گۆڕانکاری تیا بکەن یاخود بۆ نمونەوەکو ئەوان بنووسن هەبوونی کتێبێکی لەم شێوە و چاپکردنی تا چەندە ئەرک بوو و چۆن یارمەتی دران کە چاپ بکرێت ئەمن بەڕاستی زۆر پێوە ماندی بووم لەو ئیشەی لەبەر ئەوەی 2 ساڵ و نیو خەریک بووم لە هەموو ڕۆژنامە و گۆڤارەکاندا گەڕام یعنی ڕەنگە بەڵەو من هەست ناکەم کە کەسێکم لەبیر کردبێ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان برادێک لەبیر کرابێت چیرۆک نووسەک لەبیر کرابی دەتوانین لە پاشکۆیەکی تر لە پاشبەندێکی تردا زانیاریەکان کۆ بکەینەوە بینوسین بەڵام ویستومە هەموو ئیشەکان کۆ بکەمەوە بەرام زۆر پێوە ماندی بووم و توانیشم لەو قۆناغەدە سەرکەوم هەتا ڕادێ ئەوەی کە بتوانم بگەینمە خوێنەر ئەوەش کە بەڕاستی سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم کە یارمەتیان داوم لەو دەرکردنی ئەم کتێبە چەندێکی خایاند کە تەواو ببێت لەسەر وەک پێم وابێت وەک باسیشم کرد لە ڕووی ئەرکەوە تێچووەکەیش هەر خودی جەنابێت تێچۆکەیت گرتۆتە ئەستۆ و چەندێکی پێچوو ماوەکەی هەتاکو کۆی کەیتەوە ئەم زانیاریانە والله ئەمە 2 ساڵ و تقریبا 2 ساڵ و نیو زیاتر ئیشمان لێ کردووە بەردەوام دەستمان تێدا بووە لەگەڵ نەخشە سازی هاوڕێی ئازیزم کاک زەوهەر فەتاح بەردەوام کە نەخشە سازێکی زۆر دەستڕەنجینە هەمیشە کارمان لەگەڵ کردووە چیرۆک نووسی تر زیاد بووە زیادمان کردووە نووسەری تر کتێبی زیاد بووە هەمیشە بە دوای گەڕاوین زانیاری زیاترمان دەستکەوتووە بەردەوام دەستمان کەوتووە و باشمان تێدا پرسیارێکیش بە خێرایی چونکە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان زۆر گرنگی دەدات بە بابەتی کتێب و ئەدەب و بەرەو پێشبردننی تا چەند هاوکارتان بوو وەڵام سوپاسی دەکەم بەڕاستی کە ئەوەیش ئەرشی لە چاپدانی ئەو کتێبەی بۆ گرتمە ئەستۆ کە ئەوەش خۆی لە خۆیدا خەمخۆریەکە بۆ ئەدەبی کوردی بەگشتی ئەوەش ئەو لالێکردنەوە جەنابیان هیوادارم بەردەوام بێ بۆ هەموو نووسەرانی کورد بێگومان ئەگەر ئێمە وەکو نووسەر هەمیشە خەمی ئەوەمانە کە کتێب دەنووسین پێش ئەوەی کتێبەکە تەواو بکەین خەمی ئەوەمانە چۆن کتێبەکە چاپ بکەین ئەو دەستگیریە بەڕاستی زۆر گرنگە لە بۆ نووسەران لەبەر ئەوەی ئەتوو ئەگەر نووسەر هەز بکە پاڵپشتی هەیە دائیمەن ئیشی گەورەتر دەکا یعنی ئێمە لە هەموو ئاوردانەوەک هەنگاوی گەورەتر داوین هەموو پاڵپشتیەک هەنگاوی گەورەتری لە دوایە ئەو پاڵپشتیانە ئێمە بە بەرز دەنرخێنین هیوادارین بۆ هەموو ئەدەبی کوردی ئەوە بەردەوام بێ ئەوەش لە بێگومان لە خەمخۆری جەنابیانە بۆ ئەدەب و کولتوری کوردی کە ئەوەش هەنگاوێکی گرنگە ئێمە دەبی هەمومان خزمەتی ئەدەبیاتی نەتەوەکەی خۆمان بکەین ئەوجا بە گەورەمانەوە بە بچووکمانەوە هەمومان ئەوەی ئێمەش
لەسەرمانە ئیش بکەین وەکو خۆبەخش ئیش بکەین و بتوانین شەو ڕۆژ لەسەر یەکدانین بەرهەم بێنینە دی بۆ ئەدەبیاتی نەتەوەکەمە هەموو شتێک گرنگترە. بەڵێ مامۆستا سابیر ڕەشید نووسەری کتێبی ئەنتۆلۆژیای چیرۆکنووسانی هەولێر زۆر سوپاس بۆ تۆ بەم بەیانی میوانی ئێمە بووین. منیش سوپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە بەڕاستی لەڕێ ئێوە توانیم دەنجی خۆم بگەینمە نووسەران ئەگەر یەک کتێبینیش دەرفەتم بدەن باز بکەم لەو چیرۆکە لەبیرم چوو باز بکەم زۆر برادەران یعنی ئەمن ئەو چیرۆکانە چیرۆکچی گشتیم باز کردووە بێگومان چیرۆکی منداڵانیش هەیە کە ئەویش دنیایەکی تایبەتی خۆیە پێویستی بە لێدوانێکی تایبەتی و کۆکردنەوەیەکی زیاتر هەیە لەو کتێبە لەو چواربەرگەدا من لە پێشەکیش باسم کردی باسی ئەدەبیاتی منداڵان چیرۆکی منداڵانم نەکردو لەبەر ئەوەی ئیشەکەم زۆر قورس دەبوو هیوادارم برادێکی ترکە لە دوای من بێ بەو کارە هەرستێت کە زۆر برادەران پرسیاری ئەوم لێ دەکەن دەڵێن مەسەرەن چیرۆکی منداڵانیان نووسێ بۆ چیرۆکی ئێمەی تێدانە ئەمیش لێرۆ پێیان دەڵێم ئەوە لە ئیشێکی تردا ئەگەر من دەرفەت هەبوو توانیم بیکەم ئەگەر نا برادێشتر بیکە چونکە دەستم بە سەدانە ڕانە دەگەیش بەڕاستی ئەوان ئەو ئیشا قورسە دەستەکان خۆش نمونە زۆر بێ پاس منیش سوپاسان دەکەم زۆر بەخێر بێ سوپاس.